براینە پارە چی قیمەتێکیە ئەگەر دڵی خۆت و مسلمانانی پێخۆش نەکەی؟ توخوا پارە بۆ چی باشە براینە؟ پارە بۆ چی باشە؟ من زۆر جابیرەکەمەوە ئەڵێم پارە چی قیمەتێکی تۆ لە ناو خەزێنەیەکە لە ناو قاسەیەکە هەڵت گرد بێ چی قیمەتێکی هەیە؟ چی قیمەتێکی زۆر جار ئەوە ناگاتە فریاتیش، زۆر جار ناگاتە فریاتیش. مسلمان هەیە بە بێپارەیی ئەمرێ، بەڵام بەهۆی پارەوە زیندوو ئەبێتەوە. ئەو مسلمانەی کە خەڵکی سەرقەڵا بوو کە لە حاڵەتی مردنا بوو، هەردوو عەقلی عەجزی کردبوو، بە فەزڵی خوا پاشان بە یارمەتی بەڕێستان الحەمدولله یەک دوو ڕۆژێ پێش ئێستا تەلەفۆنی بۆ کردم تی لەخوا بەزیاو بێ عەمەلیاتم کردووە و ئیتر ئومێدی چاکبوونی هەیە. یعنی چەند گەورەیە ئەگەر ئێوە یەک دینارێکتان دابێ ئەو مسلمانە زیندوو ببێتەوە بەهۆی دینارەکەی ئێوە کە تایە بەشدار. من ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا، یەک کەس بەهۆی تۆ زیندوو بێتەوە وەکەوەیە هەموو جیهان زیندوو کرد بێتەوە. براینە پارە قیمەتی نییە بەخوا. پارە فریای کێ کەوتووە ئەگەر هەر لە ناو خەزێنەیە هەڵی گرت بێ؟ پارە بۆ باشە خزمەتی خۆت و برا و ئامۆزا و باوک و دایک و کوڕ و ماڵ و مناڵ و کەس و کار و مسلمانانی پێ بکەیت. ئەمجا خۆشەویستەوی تۆ لە لای مسلمانان. ئیسە زۆر کەسمان ئێمە گلەی ئەواکەین خەڵک حەزم لێ ناکە، خەڵک حەزم لێ، ئەگەر حەزەکەی خەڵخۆشتی بێ ببەخش، خەڵخۆشتی ئەوێ. خوای تعالی فەرمێ یا ئەیها الذین آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة. مسلمانان ببەخشن پێشەوەی ڕۆژێ بێتە پێش کڕین و فرۆشتنی تیانە. ناتوانی بڵێ پارە ئەدەم بە هەشتە کڕم. ڕۆژێک کە خزمایەتی و دۆستایەتی و محەبەتی تیانە، ڕۆژێک کە کەس فریای کەس ناکەوێت بەبێ ئیزنی خوا، کەس ناتوانێت شەفاعەت بۆ کەس بکە ئەگەر خوا ئیزنی نەبێ. والکافرون هم الظالمون.